حجاب و نقاب دابونەریتی عەرەبیان ئیسلامی لا نووسینی سۆران حەمەڕەش. هەموو جارێک بابەتی حیجاب دەبێتە مای مشتومڕ، بەڵام مشتومڕ لە نێوان ئەلمانی و ئیسلامیدا ژاوەژاوێک دێنێتە کایەوە کە مرۆڤ نەتوانێت ڕاستیەکان ببینێت. پرسیارەکە ئەوەیە کە ئایا حیجاب و دواتریش نقاب عادەتێکی عەرەبی کۆنە یان فەرزی دینە؟ زۆر کەس ئایەتی قورئان دەهێننەوە لەسەرەوەی کە حیجاب فەرزە. ڕاستە ئایەتێک هەیە کە داوا لە پێغەمبەری ئیسلام کراوە کە ژنانی موسڵمان خۆیان داپۆشن، بەڵام لە هەمان کاتدا لە ئەنەس کوڕی مالکەوە گێڕدراوەتەوە کە دەڵێت عومەری کوڕی خەتاب کەنیزەکێکی بینی کە سەرپۆشی کردبوو، بە قامچی لێیدا و گوتی سەرت ڕوت بکە و خۆت بە ژنانی ئازاد مەچوێن. ئەم گێڕانەوەی زۆر گرنگە لەبەرەوەی ئەوە دەگەیەنێت حیجاب تەنها لەسەر ئافرەتی ئازاد فەرز بووە، نەک لەسەر کەنیزەک، بەڵام ناکرێت ئەم بۆچوونە تەنها لەسەر و ڕووداوە گەڵاڵە بکرێت. ئەوەی کە هەموو گومانێک لەسەر و بابەتە لا دەبات هەر چوار مەزەبەکەی ئیسلامە کە بەڕوونیە و بابەتە یەکلا دەکەنەوە. هەر چوار مەزەبەکە دەستنیشانی عەورەتی کەنیزەک دەکەن. لای هەر چوار مەزەبەکە عەورەتی کەنیزەک هاوشێوەی پیاوە و لە ناوکەوە تا ئاژنۆیەتی، واتە کەنیزەک توانیەتی سنگ و مەمک و قژی دەربخات و بە پێی گێڕانەوەکەی عومەری کوڕی خەتاب بۆشی نەبووە کە حیجاب دابنێت و خۆی بە ئافرەتی ئازاد بشوێنێت. کەواتە حیجاب پێویستیەکی کۆمەڵایەتی بووە نەک ئاینی. ئەو دابوونەریتە لە پێش ئیسلامداوە خۆی لە ناو عەرەبدا پەیڕەو کراوە، سەرڕایەوەی کە بتپەرستیش بوون. لە ڕاستیدا لە ناو زۆر نەتەوەی تر بە تایبەتی ئەوانەی کە بە زمانی سامیە خاوتون پەیڕەوی هەمان دابوونەریتیان کردووە. گەر بە ئەنتەرنێتدا بگەڕێیت هەندێک وێنەی ژنی کەنیزەکی عەرەبی سەدەی 20 ماون کە سنگ و مەمکیان زۆر بە ئاسایی دەرخستووە. ئەوەی کە ئەم ڕاستی دووپات دەکاتەوە لە ناو ئاشووری وە کە دیشدا هەزاران ساڵ پێش ئیسلام پابەندی هەمان ڕێسا بوو کە ئافرەتی ئازاد دەبێت سەرداپۆشراو بێت و کەنیزەک و لە شرۆش گەر سەریان داپۆشیایە سزا دەدران. دەبێتەوە بزانرێت کە عومەری کوڕی خەتاب و پێغەمبەریش هەردووکیان مرۆڤ بوون و پابەندی دابوونەریتی کۆمەڵگەی خۆیان بوون. هیچ پێغەمبەرێک نەهاتووە لە دابوونەریتی کۆمەڵگەی خۆی لا دابێت و هەموویان پابەند بوون پێیانەوە. بە هەمان شێوە لە تەوراتدا بەڕوونی دەڵێت کە سارای ژنی حەزرەت ئیبراهیم خوشکیشێتی. ئەوەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەو سەردەمەی تەوراتی تێدا نووسراوە زۆر ئاسایی بووە کە پیا و خوشکی باوکی خۆی بهێنێت و دابوونەریتی کۆمەڵگەی ئەوەی قبوڵ کردبوو. ئەمڕۆ ناشرینترین تاوانە و هەر لەبەرەوەش دواتر لە قۆناغێکی تری پەرتوکەکانی تەوراتدا ئەوە قەدەغە دەکرێت. کێشەی مرۆڤ لەوەدایە دابوونەریت و ڕێسای ئاینی لێ تێکەڵ دەبێت. نزیکی 80 ساڵ لەمەوبەر مەلای ئارمەردەی خوداناس گلەی لە باپیرم دەکات و پێی وایە کە ئاینکاڵ بووەتەوە. بۆ ئەو ئاینداری ڕۆشتن بۆ سەر شەخص و پیر لە چوارشەمەندا و دەڵێت داخی بەجەرگم ئاخر زەمانە پیشانەی چاکی ڕوو لە نەمانە من لە بیرم دێ وەختی منداڵی عالەم پەشێوحاڵ لەبەر بەتاڵی بە تۆ پێچاو یەک تەغار هەرزن شەقیان هەڵدا بوو لە خەفەت خواردن ڕۆژی چوارشەمووی هەموو بەهارێ عالەم ئەچوونە سەر شەخص بەجارێ ئەمڕۆ شەخص و پیر باویان نەماوە چاڵغی و عود و تار لە ناوە باوە. مەلا قادری ئارمەردە لە زۆر موسڵمانی ئەمڕۆ زیاتر خۆی بە موسڵمان داناوە، بەڵام لای ئەو چوون بۆ سەر شەخص و پیر لە ڕۆژانی چوارشەممەدا کە ڕۆژێکی پیرۆزی کوردی پێش ئیسلام بووە بە پابەندی ئیسلامی داناوە. بێسارانی شاعری کوردی موسڵمان کە لە مزگەوتدا خوێندوویەتی نزیکەی 400 ساڵ لەمەوبەر دەفەرمێت شیرین شەرم نییان شیرین شەرم نییان شیرین پەی خاسان شەرت هەن شەرم نییان پەی چێشمەواشان حیجاب خاس نییان جا ئافتا و خاستر کەسێکێ دیەن ئەگەر پەی خاسان حیجاب خاسمەدی ئافتاب و مەحتاب هیچ کەس نمەدی. واتە شیرین شەرم مەکە شیرین شەرم مەکە ئەوانەی کە کەسی باشن زیاتر شەرت و ئیرادەی ئەوان گرنگترە تا شەرمکردنیان. ئەوە چییە؟ دەڵێن شتێک بە ناوی حیجاب دروست بووە. ئەوە کێیە لە خۆرە تاوشتی باشتری بینیوە؟ ئەگەر بۆ شتە باشەکان حیجاب بە باش دانرایە کەواتە هیچ کەس نەخۆرە تاوی دەبینی نەمانگ. دڵنیان بێسارانی لە زۆر موسڵمانی ئەمڕۆ زیاتر ئاشنای ئاینەکەی خۆی بووە، بەڵام بەر هەوای سیاسی ئاینی نەکەوتبوو ئازادانە بۆ چوونی خۆی داوە. لەوانە بوو گەر ئەمڕۆ لەم کۆمەڵگەی خۆیدا بژیایە تووشی هێرشیش ببوایەتەوە، بەڵام ئەو پەروەردەی حوجرەی کوردی بووە کە خەریکی قوڵایی فکری ئاین بوون نەک ڕووکەشە درۆینەکەی ئەمڕۆ. زۆرینەیەک پیاوی موسڵمانی یەمەنی گەڵای قات دەجوون بۆ ئەوەی بکەونە حاڵەتێکی دەرونی تایبەتەوە، ئەوەی دەیکەن ڕێک وەرگرتنی مادەی هۆشبەرە و بە هەموو پێوەرێک دژی ئیسلامە. بەڵام لە ناو یەمەنیەکاندا ئەم دابوونەریتە هێندە ڕێگەکەی قوڵە خەڵکوێژ و ڕۆژی خۆیان دەگرن و گەڵای قاتیش دەجوون. بۆ ئەوان دژی یەکترینی مرۆڤ لە سەرەتای دروستبوونی شارستانیەتەوە دوو پایە گرنگی ڕاگررتنی کۆمەڵگەی هەیە، ئەوانیش ئاین و دابوونەریسن، بەڵام ئەم دوانە زۆر جار ناتوانرێت بەڕوونی لە یەکتری جودا بکرێنەوە. کوردی موسڵمان تا 20 ساڵ لەمەوبەریش ڕۆژی چوارشەممانی لا پیرۆز بووە و
زۆر شتی لەو ڕۆژەدا نەکردووە و سەردانی گۆڕی کەسوکار و پیر و شەخصیشی خستۆتە ئەو ڕۆژەوە. لەوانەیە موسڵمانی ئەمڕۆ ئەوان بە جاهیل دابنێت، بەڵام جاهیل نەبوون و مرۆڤی سەردەم و دابوونەریتی کۆمەڵگەی خۆیان بوون. کەواتە کۆی قسەکان ئەمەیە کە ئەگەر بەپێی هەر چوار مەزهەبەکەی ئیسلام بۆ ژنێک کاسایی بێت کە سنگ و مەمکی دەربخات لەبەرەوەی کە کۆی لەیە، کەواتە ئەوە دابوونەریتی کۆمەڵگەیە نەک فەرز. دڵنیام 80 ساڵ کەمتر دوایەم بابەتەی ئەمڕۆ بووە بە مشتومڕ کەسێکی ئاینی دێت و دەڵێت سەیرەکە و سەردەمە خوداپەرستی و عادەتی عەرەبی چۆن تێکەڵ کرابوون. ئەمڕۆ موسڵمان دەڵێت دەبێت هەموو ژنێک سەری دابخۆشێت. ئەوەش دیسان گۆڕانکاریە لە دابوونەریت نەک ئاین. دابوونەری چیتر قبوڵی ناکات کە ئافرەتێک سنگی ڕوت بێت، بەڵام چەندین وێنە هەیە کە لە سەدەی 20ەمدا گیراون و ژنی کۆیلەی عەرەب دەبینرێت کە سنگیان ڕوتە. بە کورتیەکە ئەگەر شتێک لەسەر هەندێک ژن فەرز و لەسەر هەندێکی تر فەرز نەبێت، ئەوەش لەبەر جیاوازی پێگەی کۆمەڵایەتیان بێ هیچ گومانێک ئەوە دابوونەریتی کۆمەڵایەتیە نەک ئاین. بە هەموو پێوەر و لۆجیکێک حیجاب دابوونەریتی کۆمەڵگەی عەرەبی پێش ئیسلامە. خەڵک ئازادە دای بنێیان نا، بەڵام ڕاستیەکان و بەڵگەکان ڕوونە. تێبینی خوێنەری بەڕێز، ئەگەر ئیسلامیتیان ئیلمانیت هەوڵێک بدە لە ژێرەوە بە زمانێکی باش لەسەر ئەم بابەتە بدوێت. لە موتارەدا بۆ چوونی ڕوون بە پشتبەستن بە بەڵگە و لۆجیک دراوە و هەر کەسێک پێی وانیان بۆ چوونانە دروست بن، تکایە بەڵگە دابنێ بۆ ڕاستکردنەوەی بابەتەکان و سوودگەیاندنیان بە کۆمەڵگە.